خۆشەویستان جارێکی تر سڵاو چەندین ساڵە ئێمە لێرە باسی گرفتی خوێندنی کوردیەکەین لە کەرکووک بەشێکی زۆر لەو منداڵانەی یا ئەو نەوەی کە لە دوای 2003ەوە کە ڕژێمی باسی فاشست ڕووخا ئیتر وای لێ هاو لە گەڕەکە کوردنشینەکان و ئەم بابەتانەی کە عەرەبی بەکار نەهاو و عەرەبەکان گەڕانەوە جێگە و زێدی خۆیان چونکە کەرکووک ماڵی ئەوان نەبوو زۆر جاریان شوێنی ئەوان نەبوو ئەوەی کە شوێنیوانە بوو گەڕانەوە بەڕاستی ئەو جیلە ئێستا لە زانکۆ و لە پەیمانگەکانە کێشەی زمانی عەرەبیان بۆ دروست بووە یان تێگەیشتن لە ئەو مادە و بابەتانی کە لە نێو زانکۆ و پەیمانگاکانە دروستە بن ئێستا خۆشبەختانە چەند مامۆستایەکی زمانی کوردی یان لە پسپۆڕە جیاوازەکان هەستاون پرۆژەیەکیان دروست کردووە ئەپلیکیشنێکیان دروست کردووە ناوی ئەزموونی ئەکادیمی ئەزموون ئەکادیمی ئەم ئەپلیکیشنە کێشەی زمانی کوردی لە کەرکووک چارەسەرەکە چۆن لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ژیر محەممەد بەڕێوەبەری گروپی ئەزموون پێمانەڵێ کە چۆن و چۆنی دکتۆر جان بەخێر دکتۆر زۆر ساڵ باسی ئەم بابەتەمان کردو یعنی زۆر جار کوردەکانی خۆمان لە کەرکووک بە ناچاری مناڵەکانیان نادۆتە بەر خوێندنی عەرەبی لەبەرەوەی زانیویانە لە داهاتووە هەموو تووشی کێشە تاقیکردنەوەکان هەمووی بە عەرەبیەوە یا بە ئینگلیزی بۆ لە باشە ئێوە درکتان بەم کێشەیە کردوە ئەم ئەپلیکیشنەتان بۆ دروست کرد تۆ بۆی درک بە هەر کێشەیەک بکەیت ئەبێ خۆت شەشت بێتت من بیرمە یەکەم ڕۆژکە لە زانکۆ وەرگیراین ئەمان بینی تا ئەو خوێندنی ئێمە ماوەی 12 ساڵە لە خوێندنگە خوێندومانە بە زمانی کوردی ئەچیتە زانکۆ ژنگێکی تەواو جیاواز شەرحکردنی بابەتەکانە بێ بە عەرەبی منهەجەکەت بەشێکی بە ئینگلیزی بەشێکی بە عەرەبی لەو کاتەیە هەر لە خۆتەوە هەستێک دەبێت باشە من 12 ساڵە بۆچی بە کوردی خوێندم ئەگەرم حاڵی زانکۆ پەیمانگاکەم بێ ئەمە نەک بەس کاریگەری لەسەر گەنجەکان هەبوو کاریگەری لەسەر دایک و باوکانیش هەبوو وایان کردووە مناڵەکانی خۆیان دەرکەن لە خوێندنی کوردی بەرەو خوێندنی زمانەکانی ئێوە دژی ئەوە نین کە خوێندکار چەند زمانێک وەربگرێت جاران ئەمانوت کەرکووک 4 مەوجە 5 مەوجە دژی ئەوە نین ئێمە لەم ئەپلیکیشنە هەوڵەدین فێری ئەوانە بەڵام بە شێوەیەکی هێواش شێواش نەک تۆبی کامل یەکسەر هەموو شتەکانت لە بەردەم بگۆڕێ ئەمە وای کردبوو ئێمە بەحثێکمان کرد ریسێرچێکمان کرد لەسەر 100 خێزان لەم 100 خێزانە 40 دانەی بڕیاری دابوو مناڵەکەی دەربکات لە خوێندنی کوردی لەبەرچی لەبەروی کە بینیوێتی خوشکەکەی یادراکەی لە هیچ تێناگا دەرەجەی نزمە بێتەوە لە ئیستەیە تەعین بوون لەوانەیە لە هەرێما تۆزە کێشەیە بێت لە کەرکووکە خەریکە وای لێ دەبەست ئەوائیل تەعینە بێ ئەمە یعنی تۆ مناڵەکەت چەند ساڵە خوێنی هیچ سوودێکی لێ نابێت فبۆیە ئێمە ماوەی چەند ساڵێک هاوارمان کرد لە پزیشکی گشتیەوە دەستمان پێکرد خۆمان پزیشکی گشتیمان تەواو کردووە بڕیارماندا وانەکانی ئەوێ بکەینەوە بە کوردی لەگەڵ یافێری ئینگلیزی و عەرەبیش لەلایەن کێوە ئەم وانانە ئەکرێ بە کوردی و شی ئەبێت کۆمەڵێک وانەبێژمان هەڵبژاردووە کە ئەوائیلی ئەو بەشانە خۆیان بن سزا تازە تەواویان کردوێ یا مەرحەلە کۆتاییەکان بن بێن بۆ مەرحەلەکانی یەکەم شەرحکەنەوە لەگەڵەوەشە سوپاس بۆخوا کۆمەڵێک مامۆستای زانکۆی خۆبەخشیشمان لەگەڵایە کاتوانن باڵین هاتوونەوە هاوکارمان بوونە لەم شتەیە ئەمە سەرەتا لە پزیشکی گشتی دەستمان پێ کرد بینیمان ئەنجامێکی زۆر باشیە بوو بڕیارماندا بۆ بەشەکانی تریش بەردەستی بخەیت لە ئێستەیە بۆ 13 کۆلێژ و پەیمانگا لە کەرکووکە بەردەستە بەمە درکتان بۆ کردو یاخود هیچ ئەزانن کە بەم بابەتی کە ئێوە ئەنجامێن لەلایەن خوێندکارە ئەوائیلەکان یاخود لەلایەن هەندێک لە مامۆستا کوردەکانەوە هەندێک لەم کێشانە یاخود ئەم بارگرانیە لەسەر شانی خوێندکاران کەم بوو بێتەوە خۆی هەموو شتێک بە ئەنجامە سوپاس بۆخوا ئێستا ئەبینین کە هەم لە ڕووی خوێندنەوە باڵین خوێندکارە کوردەکان ئاستی نمرەیان زۆر باشتر بووە مە یەکەم دووەم ئێستا تەڵەبێکی زۆرمان لەسەرەکە بۆ زمانەکانی تریشی بکەین چونکە ئێمە باڵین پرۆژەکەمان ئەگەر بە کورتی لە خلال یەک خولێکێکا باسی بکەین سەرەتا ئێمە چونکە ئەمە پێویستی بە هاوکارێکی مادی گەورە بوو نەمانەتوانین ئەم هاوکاریە مادیە بەردەست بێنین فبۆیە پێشکەشمان کرد بۆ چەند لایەنێک سوپاس بۆخوا کاکا سۆمامەند لێپرسراوی کەرکووک سڵاحدین یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵساوتی کاکە من هەموو بابڵین ئاستەنگەکانی بەردەمتان لابەم و سەرجەم سەپۆرتەکانتان بۆکەم ئێستا سوپاس بۆخوا نزیکی چلوانە بێژمان هەیە نزیکی 15 کەسمانێکە لە نێو ئەپلیکیشنەکە ئیشەکەن
بۆ ئەم وانە بێژانە و بۆ ئەم بابەتانە محازەرەکان سەرجەمی شیەکرێنەوە کە شیەکرێنەوە تاقیکردنەوەی بۆ دانرێ کە تاقیکردنەوەی بۆ دانێ کورتکراوی بۆ دانرێ کە کورتکراوی بۆ دانرێ هەمووی بەیەکەوە وا کات ئەو کەسە هیچ کێشێکی توش نەبێتەوە کاتێکە لە زانکۆش بە زمانی خۆشی نەکەوە. یعنی بۆ تاقیکردنەوەکەش بە زمانی کوردی جواب بداتەوە. تاقیکردنەوەکە ئێمە لەناو ئەپلیکیشنەکەیە بە کوردی و بە ئینگلیزی چونکە بەشێکی زۆری ئینگلیزیە لە ئیستەشا سوپاس بۆخوا هەوڵێکی زۆر هەیە لەلایەن جەنابی کارزگاریشەوە هەوڵە دراوە و لەلایەن ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیشەوە کە ئەو بابەتانی بە عەرەبیە بتوان بە کوردیش جوابی بدەنەوە. فەلەم کاتیا تۆ هیچ هۆکارێکت نامێنێ مناڵەکەت دەرکەی. ئەمە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقیەوە قبول کراوە کە بە زمانی کوردی و بە زمانی ئینگلیزی وەڵام هەمومانەزای خۆی ڕاستە هەندێک منهەجێک خۆی ئینگلیزیە قسەم لەسەرەوە نییە مەسەڵەن طب و تەندروستی زۆرینەی ئینگلیزیە بەڵام هەندێک کۆلێژی تر هەیە پێما بە کۆلێژی یاسای تێ بەڵێ من چوومە ناو ئاپەکەەوە کۆلێژ هەڵبژێرە و بەش هەڵبژێرەوەی کە تۆ وانەکان نزیکی 11 بە شاتوان 11 بەش ئێستا بۆتە 11 ئەو ڕێگریانەتان هەبوو یانەتان وەزارەتی خوێنی باڵا نانە هیچ کێشەمان نەبووە لەو ڕۆ خۆی بەپی دەستوریش بێ بەپی مادەی 4 زمانی کوردی زمانێکی ڕسمی لە وڵاتەیە و لە کەرکووکیشە جوابدانەوە بە تاقیکردنەوەکان شتێکی زۆر زۆرە بەڵام لەلایەن مامۆستایانی زانکۆ بەداخەوە لەلایەن نەتەوەکانی ترەوە هێشتا لەو مەرحەلەیەن خوێندکار هەیە ئەڵێ نابێت لەناو کلاسە بە کوردی قسە بکەیت یعنی ئەمە کارەساتە تۆ هێشتا لە 2025 زابی نەتوانین لە زمانی خۆتا قسە بکەیت. دکتۆر وڵای من زۆر لە بابەتەکە تێنەگەیشتم یعنی خوێندکار ئەتوانێت بە زمانی کوردی وەڵام باتەوە لە تاقیکردنەوەکانیان ئەو وەختە بە دوو جۆر تاقیکردنەوە ئەنجام بە خوێندکار. زۆربەی بابەتەکان بە ئینگلیزیە بۆ ئەم بابەتانی هیچ کێشەمان نابێت. هەنێک بابەتمان هەیە کە بە عەرەبیە بەپێی بڕیارێک کە ئێستا لە کەرکووک ئەتوانن بە کوردی جواب بدەنەوە هەرچەنە هێشتاکانێک هەنگاوی ماوە بۆی بە تەواوی جێبەجێ بکرێت. بەڵام ئێمە تەرکیزمان ئەو کاری تا ڕادێک وەزارەتە ئێمە تەرکیزمان لەسەرەوەی کە دایکان و باوکان تێبگەین کە ئیستا هیچ هۆکارێکت نەماوە مناڵە دەرکی لە خوێندنی کوردی چکە تاڵ هەمووی بۆ شیەکرێتەوە کوردی بۆ چوونە ناوەی ئەم ئەپلیکیشنە بێ ئەکاونتێک دروست پێوانیە دروستەکە هەموو کە خوێندکارێک لە دەرەوەی کەرکووک ناتوانێت سوود خۆی لە نێویە ئەو ئۆپشنەش هەیە کە تۆگە لە دەروی کەرکووکیش بین لە ناو دروستکردنی ئەکاونتەکە شوێنەکە دیارەکەی تۆ توانی ئەم ئەپلیکیشنە چۆن خزمەت بە خوێندکارەکات ئەکاونتێک دروستەکەی ئەچیتە ناوی بەشەکە دیارریەکە ئەگەر بەشەکەشتی تیانە بێ شوێنی بەشی دیکەیتەیە ئەچیتە ناوی زۆر بە سادەی مەثەن تۆ لە گورچی دەستکردی بۆ نمونە باشە کە چیتە ناو گورچی لێ دەستکردەوە بابەتی تەرمینۆلۆژیە فیسیۆلۆژیە هیستۆلۆژیە بایۆکیمستری هەمووی شی کراوەتەوە یەک کلیکێکەکەی بۆ بەشداریکردنی بۆ چی کراوەتەوە بە کوردی ئەسیلەت لەسەری بۆ دەرکراوە کورتکراوت لەسەری بۆ دەرکراوە یعنی لە ماڵەوە دانیشتیتە و ئیتر هەموو شتێک لەژێر دەست زۆر کاراسانێکی باشە بە خوێندکاران دەستە خۆش بێ باشە ئەو وانەکان سەرجەمیانی تایەوەتە سیستەمی ساڵێکی تایە لە بەپێ قۆناغەکانیش پێمە بێت قۆناغی 1 و 2 3 و 4 ساڵ قۆناغیەکە ئینشاءالله هەڵەدەین قۆناغەکانی ساڵ بە ساڵ قۆناغەکانی تریشی زیادکەین خۆی تا ڕادێک هەوڵماندا و زۆربەی تێبێ هەنێک گوانە هەیە تا ڕادێک لەوانەیە پێویست نەبێت شیکردنەوەی بۆ منە بابەتی وەکو کۆمپیوتەر و نازانم شتانە شتێکیەوە هین نییە گرنگ نییە بڵی پێویستی بە شیکردنەوە بێ بەڵام ئەو بابەتانی کە خوێندکار کێشەی لێ هەبوو ئێمە ڕیسپۆنس و وەڵامی خوێندکارانی ئەو بەشەمان وەرگرتووە بۆ نمونە چوینە 300 تەلەبەی خوێندکاری بۆ منە پەرستاریمان هێناوە کێشتان لە چ بابەتێکەیە یا 2 3 4 هاتوینە ئەم 4 بابەتەمان تێکردووە ئایتر بەم شێوەیە هەموو بەشەکە چەندێک جارێکم بەرنامەیە بدەیتەکرێتەوە خۆی ئستا کاک بەرهەم لەگەڵمانە لێرەش هەموو ڕۆژێک ئێستا خەریکین بۆ ئەپدەیتکردنەوەی هەموو ڕۆژێک بۆچی بۆی شتەکان هەڵەکان وردەوردە چاک بکرێتەوە چەند ئێستا سوپاس بۆخوا هەڵیتیانەما بەڵام یعنی هەموو ڕۆژێک خەریکین چلوانە بێژمانەیە هەموو ڕۆژێک ڤیدیۆی تازەی تێکرێ هەموو ڕۆژێک بابەت و ئەمە دکتۆر جگەلەوەی کە خزمەت بە خوێندکارانی کوردەکە لە زانکۆ پەیمانگاکان لە هەمان کاتیشە هەلی کاری ڕەخسانووە بۆ هەندێک لە خوێندکاران و مامۆستایانی ژوایە ئێمە بیرمە یەکێک لە خوێندکارەکان و تیچیوتی ماوەی چەند ساڵ بوو ئەوایی لە بووم ئەنە سوودی ئەوایلەکە چیە هێشتا تاعین نەبوومە سوودەکەیم بینی ئافێمە نزیکی ئستا 55 گەنج لەناو ئەم کارێ لەناو مینە ئیشەکەن فامام ژمارەیەکی جوانە و بەتەمای گەورە لە بەرامبەر شتێک وەرەگرن شتێک وەرەگرن سوپاس بۆخوا لەلایەن سپۆنسەرەکانمان و کاکاسۆوان ئیتر ئەتوانم بڵێم ئاستەنگەکانیان هەمووی بۆمان لا باشە ئەو دروستکردنی لۆبی لەسەر زمانی کوردی یعنی شتێک توت بەڕاستی زۆر جار جێگی داخ و ئەسەفەکە ئەمانەمانجوێ لەبێ هێشتا عقلەتێکی شۆڤێنی هەبێت کە نابێت بە زمانی کوردی تۆ کە زمانێکی ڕسمیە لە ناو دامەزراوەیە قسە بکەیت من بۆ خۆمەمانم ڕۆبەڕۆبەتەوە لە بەڕۆی نفوسم کەرکووکەوە ئەزانم چۆن و چۆن نییە یعنی چیتە دایرەیەکە و فەرمانگەیەکە و سێرەی بە کوردی هەر وەڵام ناکەیتەوە تۆ بە کوردی جابێتەوە ئەو بە عەرەبی وەڵامەکەت وەرە یعنی خۆ من لەگەڵەوە نیمە هەزە خۆزگە ئەوەنە عەرەبەکەمان فول وایە کێشەمان نەبووە
تا زمانێکی تر نەزانی ناتوانین لە کەلتوری بەرامبەرەکەشت تێ بگەین. بەڵام دروستکردنی ئەم جۆرە لۆبیە ئەکادیمیانە چەند گرنگە خۆی ئێمە ئەقلێتە بگۆڕ جوانە ئێمە دایمەن لە وانەکان شەرحەکەین ئێمە بۆ وانی ئەناتۆمی شەرحەکەم بۆ نمونە لە بیدای و کۆتایی ڤیدیۆکە تکایەکیان لێکم تکایە خۆتان فێری ئینگلیزی و عەرەبیەکەش بکەن با ئەوە نەبێ ئێمە تەنها بۆتان بکەینە کوردی ئێوە باینی دووبانی بچنە ناو دایرەیەکەوە یا شتێکی وا تووشی و کێشەیە بێنەوە ئەمە یەکەمین شت. دووەمین شتیش یعنی بەداخەوە نازانم ئێمە لە ساڵی 2025 زین هێشتا لەو مەرحەلەیە گەنجێک تازە پۆلی 12 تاوا کردو هاتۆتە زانکۆ لەوانەیەکی سادەی وەکو مافی مرۆڤ تەسەوڕ بکەن لە یەکێک لە بەشەکان با ناوینێنین مافی مرۆڤ یەکێک لە سادەترین مافەکانی مرۆڤ زمانە مافی زمانە کەچی نانێشتۆ بە زمانی خۆیان قسە بکەن و جواب بدەنەوە فەبێ هەوڵ بدەین من دایمە ئەڵێم ئێمە نابێ هەوڵ بدەین فکری عنصریەت بڵاو بکەینەوە نەتەوەی خۆم خۆش بێ ڕقم لە تۆ بێتەوە بەڵام مافی خۆم و داکۆکیکردن لەسەر مافی خۆم و داکۆکردن لەسەر زمانی خۆم بە تایبەتی لە کەرکووکیش و ناوچەکانی تریشاستێمە ئیشمان بەس لە کەرکووک نییە هەوڵمانداوە بەرەو خورمات و ڕۆیشتوونەکە خەریک بووە مۆرکی کوردایەتی بەرەو کەم ببێتەوە سیمینار و شتەکانمان بەشێکی زۆرمان هەوڵ دەین ببینەوە بردووشمانە کەانی ئیش لەسەر خورماتوەکەین ئیش لەسەر ناوچەکانی خواروی و کەرکووکەکەین کە ئەو مۆرکە کوردی هەر پێوە بمێنێت. زۆر باشە دکتۆر ئەگەر کەسێک یاخود ئەگەر خوێندکارێک لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە هێشتا هەر پرسیاری لا دروست بێ بە باشی لە بابەتەکە تێنەگەیشت بێ هیچ ڕێگایەکی تر هەیە کە بیگرێتە بەرپەیوەندی بە ئەو خوێندکارەوە بکا کە بۆشی کردوتیان بۆ مامۆستایە بکا کە لەنێو ئەم ئەپلیکیشنە ئەم بابەتی بۆ ئەمشی ئێمە لەنێو ئەپلیکیشنەکەیە سەکشنی پرسیارمان هەیە ئەتوانی پرسیار لەوانە بێژەکە بکە ئەمە یەکەم دووەم ئێمە لە تەلیگرامە گروپی ئەزمونمان هەیە طبعاً ئەزمون ئەکادمی بەشێکە لە گروپی ئەزمون لە ساڵی 2020 دامن مەزراندۆ لەو کاتێک کۆڕۆنا ئیتر سەری هەڵداوانە کەلێنێک هەبوو لە خوێندنی کوردی هەوڵماندا لەلایەن خوێندکارە یەکەمەکانی خوێندنی کوردی لە کەرکووکەوە یەکەمی عێراق دووەمی عێراق سێمی عێراق لەسەر کەرکووکی شایەکەمەکان بوونە لەوێ هاوکاری خوێندکارەکان بکەن لە گروپی ئەزمونە لە دوای ئەوەی ئەزمون تەواوکەن دەچنە نێو ئەزمون ئەکادمیەوە لەوەیە ئێمە لە ئیستای نزیکی 10,000 خوێندکارمان هەیە دابەشمان کردوتە سەر هەموو بەشەکان بۆ نمونە ئەچیتە نێو گروپی پەرستاریەوە وانەبێژەکانی پەرستاری هەمووی لەوەیە مەوجودن ئەو خوێندکاری لەوێ لە هەر شتێک تێنەگەیشتەوە هەر شتێک وازەح نیە هەر پرسیارێکی تری بۆ دروست بووە یا بۆ منە پرسیارێک تێ لەوانەیەک لەوێ نەبێ ئەچیت لەوانە بێژەکەیەکە یعنی وانە بێژەکان دایمەن نەک دایمەن هەموو ڕۆژێک لەگەڵ کۆنتاکتن لەگەڵ خوێندکارەکە کۆرسە بینم ئەم کۆرسانە چین هەر پەیوەندیان بە ئەو کۆرسانی هینە مەثەن بابەتەکانە هەر پرۆگرامەکان مەثەن بابەتەکانە ئەناتۆمیە ترمینۆلۆژیە ئیتر هینەکانە کە تۆ بەشداری تێکەی وانەکان لە ڕێگەی ڤیدیۆ خراونەتە ڕوو بەڵێ کە تۆ یەکەم جار بووم نەوانی چوارەمە دووەرگرتووە سێکشنێک هەیە شوێنێکەیە دەست لەوانی چوارەمەدەی ئەچێتە سەر ڤیدیۆکە کۆمەڵێک پێداویستی لە خواریەوە هەیە مەزەمەکەیەتی تاقیکردنەوەکەیەتی کورتکراوەکەیەتی ئیتریانیاڵە بە کورتەکەی هەموو زانکۆکە لە پێش مامۆستاشەوە ئێمە هەوڵمانداوە لە بەشێک لە بابەتەکان لە بەشێک لە بەرسەکانە لە پێش مامۆستاوابین لە بەشێک لە دەرسەکانە چاوەڕی مامۆستاکاکەین وانەکانی دابنێ ئەچینە سەر ئەو مەزدەڕی مامۆستاکە لەی شەرحەکە ئەگەڕینەوە سەرەوە بۆی دووبارە دروست ئەمە طبعاً ڕەنگە لە ستۆدیۆیەک لە شوێنێکە ڕیکۆرد کرابێ و وانەکان ڕوون کرابێت یخۆ مامۆستای کوردیشمان هەیە لەناو زانکۆکان کورداوانە بیرتانەوە نەکردەوە کامێرە بەرن بە لایڤ نەک بە لایڤ ینی لەناو پۆلەکە ئەو وانی کە شەرحەکرێ مایک بۆ مامۆستا بەسرێ خۆ شتێکی زۆر وانە جوانە ئێمە دکتۆر ماردینمان لەگەڵە یەکێکە لەوانی کە زۆر هاوکارمان بووە و یەکێک خۆشی مامۆستایە لە زانکۆی کەرکووکە بەتەمەین لە ساڵی داهاتووەوە کارەکە گەورەتر بکەینەوە نەک بەسی پزیشکی بەشی زانستەکان علوم لەگەڵ بەشە تربەویەکان مەثەن ئیشتان زۆر ئیتر ئەمە سەرەتا ئیتر لەگەڵ ئەوی شاتاوتی ئەو شتەمان کردو حەزەکەین لەو بابەتانەیە زیاتر مامۆستاکانی جامیعە هاوکارمان بکەن ئیتر مەثەن ئێستا لە کۆلێژی یاسایە ئەوانی کە لەگەڵمانە ئەبن کە هێشتا بابەتەکانی دیاری نەکراوە لەبەری بابەتە وزاریەکان شەرحەکەین مامۆستای زانکۆکە دێ بابەتەکەی زانکۆکە خۆی شەرحیەکە لە ناو زانکۆشە بە کوردی ئێمە ڕیکۆردەکەین وکەینەوە کۆلێژی یاساشتان کردوتەوە بە کوردی وڵای کۆلێژ یاسایەکێک بلەو کۆلێژانی کە زۆر کێشەی هەبوو لە کەرکووکە هەموو ساڵێ مزاهڕەیە بەڕاستی لە خۆی ئەم ساڵ ئینشاڵڵا قەراردراوە لە زانکۆکانی سلێمانی خۆی ئێمە هەوڵەدین ئەها ئەو وانانی کە وزارین یەکەم شت لە بەغاواسیەکەی قانونەکان خوێر بە عەرەبیەوە بەڵێ ئێمە محاولە ئەکەین ئەو سەدمەی سەرەتایان لەسەر نێلی
بکەیتی کە تۆ ئەچی لێرە ژواب زانم کاسنە یاسا من خزمی خۆمەیە لە یاسای بیدایەت نازمەرە لێ هەتا هەفتێکە لە خۆیدا من عەرەبەکەم باش نییە و لێ وەرگیراوم هیچ تێناگەم ڕاستە هەموو هەڵی ئەوشتادین پرسیاری منەوەی دکتۆر ئەم ئاپە بێ بەرامبەرە بەڵێ هیچ بڕپارێک لە خوێنکار وەرناگیرێت کۆرسێکەیە بڵێ کۆرسی VIP بێ ئایسا کێشەی وانی تایبەتمان هەیە وانە کۆرسێکی VIP بێشتی واتان بیلێ کۆرسە VIPەکەشمان بەخۆڕاییە بەخۆڕایە نالێم سپاس بەخوا لە ڕێگەی سپۆنسەرەکانمانەوە کە ئێمە یەکەم جار زۆر کێشەی ئەومان هەبوو کە بیرۆکەکەمان تەڕح کرد با بڵین برادرانی یەکێتی لە شاری کەرکووک باڵین بەتاوی دەستمانیان گەر لەو شتەیە و ئەمە ژوای کردو کە ئێستا بە خۆڕایی لە بەردەستان بەردەست بێت چکە ئەمە ئێستا بە عەرەبی هەیە لە بەغا بەڵام بە نرخێکی زۆر یعنی بەشداریکردن لە یەک وانە لەوانەیە بگاتە $100 ئێمە هەموو ئەمانە کە چ وانەیە کردومانە بە خۆڕایی یعنی توانم بڵێم هەنگاوێکی زۆر هەر بچین دەستان خۆش بێ لە ئایندای چ پلانێکتان هەیە بۆ فراوانکردنی ئەم ئەپلیکیشن ئینشاءڵڵا ساڵی داهاتووە وتم بابەتەکانی زانستەکان علومی تێچێت ساڵی دوای ئەوە بابەتە پەروەردەیەکان و هەندەسە شەکەینە ناو شتەکە واتە هەموو کۆلێژ و بەشەکان ئەخەنە ناو ئەپلیکیشن وای لێ ئەکەین دایکێک باوکێک سەبەبی نەمێنێ مناڵی بکاتە دەروی خوێندنی کوردی هەر بژین شێکشیتیا بێتە تەلەگرامیشمانێ مامۆسای ئۆنلاینیشتان هەبێ خوێنکارەکە ڕاستەخۆ بێ دەست خۆش بە دووبارە دکتۆر سپاس بەڕێوەبەری گروپی ئەزمون لە زۆر بەخێر سپاس بۆ برادران شما بۆ لێرە نین لەبەری هەمویان تاقیکردنەوەیان هەیە من لە جیاتیوان هاتوومە یەکێکم لەوانە گیناوانیش سلااوزانی سەرکەوت ڕێزمان هەیە بۆ هەمویان و سپاس بۆ ئامادەبوونی بە ڕێزیشە دەستە خۆش بە دکتۆر سپاس بۆ